ئایا ئەزان نەخۆشیەک هەیە پێی لە نەخۆشی دێدەن واتە سایلەنت دیزیز، ئەوەش پوکانەوەی ئێسکەکانە، واتە چڕی ئێسک کەمە بێتەوە ئەبێتە هۆی لاوازی ئێسکەکان و ئێسکەکان تووشی شکست دەکەن. هۆیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ئافرەتان زۆرترە، بە تایبەتی پاش وەستانی سووری مانگانەیان لەگەڵ ئەوانەی کەوا نەخۆشی درێژخایانیان هەیە، نەخۆشە ڕۆماتیزمیەکان بە تایبەتی کەوانەی دەرمانی ستیرۆید زۆر بەکاردێنن، لەگەڵ ئەوانەی کەوا کێشیان کەمە، لەگەڵ جگەرە کێشان، بەکارهێنانی مادە کحولیەکان، لەگەڵ ئەوانەی کەوا زۆر دائەنیشن واتە جوڵەیان کەمە لە ڕۆژانە. دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە لە ڕێگای دێکساسکانە بێ، چارەسەرکردنی لە ڕێگای ڕێکردنی ڕێژەی ڤیتامین دی و کالیسیۆم لە جەستەدا و چەند دەرمانێکمان هەیە، بە تایبەتی حەبی هەفتانەمان هەیە، حەبی ڕۆژانەمان هەیە و حەبی و دەرزی مانگانەشمان هەیە، مەثەڵەن 6 مانگ جارێک هەمانە، یانیش ساڵی جارێکی ئەدرێ. هەمیشەتون دروست بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.